بەناوی خوای گەورە جارێکی سەڵاتان لێبێت بەڕێزان لە بەشی دومی بەرنامەی ئەمڕۆ سەر دانوستانەکانی ئێران و ئەمریکا دەکەین کە لە پاکستان بەرەوە دەچێت بە سەرۆکایەتیەرێک لە جێی دیڤانس جێگری سەرۆکی ئەمریکا و محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران و یاوەری چەندین کەسی دیکە کە هەردووشان دەکە تێیدا بەرجارن باز دەکەین ئایا دانوستانەکان چی لە خۆ دەگرێ و ئایا بەرەو پێشچوونی بەخۆی بینیوە و چی ڕێگرێت لە بەردەم ڕێکەوتنێکی هەمیشەیی وایە ئەم دانوستانانە سەردەگری یاخود جەنگ دەست پێ دەکاتەوە. ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا کامیل محمود قسەی لەسەر دەکەین کە مامۆستا کامیل محمود لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا سوپاسی ئامادەبوون دەکەین لەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر کۆتایهاتنی ئەم جەنگە یاخود بڵێن قۆناغی ئاگربەست و دوجاریش ئەو دانوستانانی کە دەکرێن ئایا تا کوێسەیز بەرەو پێشچوونێکی بەخۆ بینیوە سەباز دەوە دەکەی کە گەروی هورموس بربەز بێت لە بەردەم دانوستان کە ئێران داوا دەکات خۆی دەسەڵاتی بەسەردابێ بێتە گەروێکی دەوڵەتی ئێران و پرسی ئاگربەست لە لوبنان بربەز بێت لە بەردەم گفتوگۆکان. بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی پەیام. بێگومان ئەو جەنگە 40 ڕۆژەی کە لە ماوەی ڕابردووە ڕوویە جەنگێک بوو کە ئاسەواری گەورەی لەسەر ئاستە ئیقلیمی و نێودەوڵەتیەکە هەبوو، قەیرانی گەورەی لێکەوتەوە، قەیرانی ئەمنی سیاسی ئابووری و ئابوووریەکەش بە تایبەتی لەسەر ئاستە جیهانیەکە و بە تایبەتی بابەتی نەوت و پرسی وزە و ئەو بابەتانی کە تایبەتن بە میلاحی بەحری کە بە تایبەتیش بەخۆی گەروی هورمزەوە کە کەوتە ناو جەرگەی جەنگەکە. ئەو جەنگە دیارە جەنگێکە کە ڕیشەیەکی کۆنی هەیە و ڕیشەیەکی مێژووی هەیە و ئەگەڕێتەوە سەرەتاکانی زەمینەی سەرهەڵدانی ئەم ناکۆچیە گەڕێتەوە بۆ 50 ساڵ لەمەوە پێش لە سەرهەڵدانی شۆڕشی ئێران و سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی لە ئێرانە. ناکۆچیەکانی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکەوە هەر لەو کاتەوە دەستی پێکردو تا ئێستا، بەڵام حاڵەتە مەیدانیەکە و ئەو حاڵەتە جەنگی و ئاسکەرەی کە لەم چەند مانگەی ڕابردووە ڕوویدا لە 2 خولی 12 ڕۆژە و دواتریش ئەم 40 ڕۆژە ئاستی ململانەکەی گەیاندە قۆناغێکی مەترسیدار کە ئاسەوارێکی خراپی لەسەر هەموو جیهان هەبێ، نەک تەنها لەسەر ناوچەکە و لەسەر ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ سەبارەت بە گفتوگۆکان پێ دوایە گفتوگۆکان قۆناغی ئاگربەستێ پەڕێنن و ئەو چاندە باڵایی کە پێشتر بڵێن لە مێژووی ئێران و ئەمریکاوە ڕووی نەداوە بۆ جێگەی سەرۆکی ئەمریکا بەژاری گفتوگۆکانە لە ئێران سەرۆکی پەرلەمان بەژاری گفتوگۆکانە بربەستێ، بەڵام سەرۆکایەتیە مۆڤدە ینی جۆری وەفدەکان کاریگەریە لەسەر دانوستانە یاخۆ چی بربەستە لە بەردەم دانوستان و ئاگربەست؟ بێگومانم ئەم ئاگربەستەی کە ئێستا کراوە ئەم هودنە و دانوستانە ئەتوانین بڵێین ینی حاڵەتێکی پێم وایە تەکتیکیە زیاتر حاڵەتێک نییە لە ڕووی مەبدەئیەوە هێشتا هیچ لایەکیان متمانەی بەویتر نییە و زەمینە نەسازاوە بۆ ئەوەی ناکۆچیەکانی نێوان ئەم دوو جەمسەرە کۆتایی بێت، بەڵام لە ڕووی جەنگی و مەیدانیەوە ئەتوانین بڵێین هەردوو لایەن ماندوو بوون لە جەنگەکەەوە بە تایبەتیش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە تەواوی هێزی خۆی و ئیسرائیلەوە هاتنە ناو گۆڕەپانەکە و زەبرێکی زۆریان لە ئێراندا و ئامانج و پلانیان هەبوو کە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە ناوچەکە دروستکەن لە گۆڕینی تەنانەت ڕژێمی حکومڕانی لە ئێران و لە دروستکردنی فەوزایەکی ئامانجدار کە ببێتە هۆی ئەوەی کەوا گۆڕانکاری ئەگەر هەر لە بنەمای سیستەمەکەشانە بێ نیزامەکەشانە بێ، بەڵکو گۆڕانکاریە لە بیرکردنەوەی سیاسی و عەقیدەی سیاسی ڕژێمەکە دروست ببێ، بەڵام کە ئەمە ڕووی نەدا و جەنگەکە 40 ڕۆژی خایان و ئەمریکیەکان چاوەڕێ نەبوون کە ئەو جەنگە بەو شێوەیە درێژ بێتەوە و بە تایبەتیش فشارێکی زۆر کەوتە سەر ئیدارەی کۆشکی سپی و ئیدارەی ترامپ و لەسەر ئاستە نێودەوڵەتیەکە و لەسەر ئاستی هاوپەیمانەکانی خۆشی. ئەمە تەماشا بکەین لە ماوەی ئەم جەنگە چەندە کێشمەکێش و مشتومڕ لە نێوان ئەمریکا و هاوپەیمانە دێرین و تەقلیدیەکانی لە ناو ناتۆ و غەیری ناتۆ یەکێتی ئەوروپا و هەموو ئەوانەیە ڕوویدا کەوا درزێکی گەورە بە تایبەتی کەوتە نێوان ناتۆ لە کاتێکا کە ئەو دەوڵەتانە نەبوونە بەشێک لە جەنگەکە لە کاتێکا ترامپ ئەویست ئەوانە بێنە ناو جەنگەکە.
جەنگەکە و ئەو قەیرانە ئابوورێش کەوا ڕوبەڕووی هەموو گیان بوویەوە بەهۆی وەستانی هاتوچۆی کەشتەکان بەهۆی دەست بە سەراگرتنی گەروی هورمز لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە ئەمەش قەیرانێکی گەورەی جیهانی دروست کرد هەموو ئەمانە فشار بوون و لە ناوخۆی ئەمریکاشە لەسەر ئاستە شعبیەکەش فشارێکە بوو کە ئەم جەنگە جەنگێکە ینی ئەکرا نەکرێ ئەم جەنگە و جەنگەکە بەشێکە لە خواست و ویستی شخصی ترامپ خۆی و بەرژەوەندی ئەمریکیەکانی تیانە هەموو ئەمانە بوونە هۆی ئەوەی کەوا و جەنگەکەش ڕۆژی خایاند دوجار ئەم هودنەی لێکەوتەوە و پاکستان هاتە نێوان لایەنەکان و ئێستاش هەموو دنیا چاوی هەموو دنیا و ڕاگەیاندنەکانی دنیا و ئەوساتی سیاسی و ئیعلامی لەسەر ئیسلام ئابادە کە ئەم گفتوگۆیە بەرەوکوێ ئەڕوا و ئاکامەکەی بەرەوکوێ دۆخەکە ئاباد کە پێمان وایە تا ئێستا هیچ من بیستی هەموو ناوەندەکان بووم هەموو ئەوساتی ئیعلامی سیاسی بووم ینی زۆر گەشتبینی ناخوێنیتەوە لەوەی کەوا ئەمە دەرەنجامێکی کۆتایی ئەدا بە ئەو دۆخەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئارادایە. بەڵێ بە سەبارەت بە شکاندنی ئاگربەست پێ دوایە بچینەوە قۆناغی دەستپێکردنەوەی جەنگ یاخودەوە قورسە بەتایبەت بۆ ئەمریکا کە بەڕێز وتت فشاری ناوخۆی هەیە لەسەر ترامپ هەم بۆ ئەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران هەیە لە مانگی 11 لە ناوخۆ سوکێشەی سوتەمەنی هەیە لەسەر ئاستی جیان قەیرانی وزە اینجا کێشەی گەروی هورموز پێ دوای ئەمریکا و ئیسرائیل جارێکی دیکە شەڕ دەست پێ بکەنەوە ئەگەر گفتوگۆکانیش سەر نەکەون طبعا جەنگەکە لە هەریە بۆ هەریەکەیان لە ڕوویەکەوە یا لە چەند ڕوویەکەوە لە بەرژەوەندی هیچ لایەکیانە جەنگەکە دەست پێ بکاتەوە و درێژە کێشانی جەنگەکەش لە بەرژەوەندی هیچ لایەکیانەوە بە تایبەتیش ئەوەی کە زۆر شت لە دەستە تا گەورە هێزەکەیە کە بریتە لە ئەمریکا لە بەرژەوەندی نیە ئەو جەنگە زیاتر لەوە درێژە بکێشەوە بە تایبەتیش ئەم جارەیان کە ئەگەر ئەم جەنگە دەست پێ بکاتەوە ئاکامەکەی بەو شێوەیە نابێت لە ڕابردووە و لەوانەیە زیاتر درێژە بکێشەوە بگاتە ئەو کاتێکەوە ئیدارەکەی ترامپ ئاخاتە بەردەم مەترسیە هەتا حیزبەکەی ترامپیش لە هەڵبژاردنەکانی دواتری کۆنگرس کە لە مانگی 11 ئەوانە ئەبێ لەبەرەوە ئیمکانی ئەوەی هەیە ئەم دانوستان و گفتوگۆیی کە ئێستا لە ئیسلاماباد ڕوئەدا ببێتە هۆی ئەوەی کەوا هودنەکە زیاتر درێژە بکێشێ یاخود ڕاگررتنی جەنگەکە یا بە جۆرە لە جۆرەکان حلێکی وەسەد کە حەلی تەهدیئەیە زیاتر حەلی ئەوەیە کەوا بە شێوەیەکی کاتی تەکتیکی جەنگەکە بوەستێن نەک بە شێوەیەکی مەبدەئی و نەگەوەی چارەسەری هەموو کێشەکان بکەن ئەسڵن ئێستا لێرە ئێستا تەسعیدی سیاسی تەسعیدی عسکەری هەر لە ئاراداما بەتابەت عسکەریەکە ئێران لەلایەکەوە پێی وایەکەوە ئەوەی کە ئەمریکا داوای لێکراوە و ئەوەی کە ئەمریکا بەڵێنی داوە بە پاکستانیەکان و بە ئێرانیەکان کە جەنگەکە لەسەر ئاستە ئیقلیمیەکە چکە ئێران باوەڕی بە وەحدەی ساحەکە هەیە باوەڕی بەوە هەیە کە جەنگەکە ئەبێت لەسەر ئاستە ئیقلیمیەکە بوەستێ نەک بە تەنها لە نێوان ئەمریکا و وڵاتی یەکگرتووە لە نێوان ئێران و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هێزەکانی ئەمریکا و ئیسرائیلە بەڵام ئێستا ئەبینین ئەمریکا ناچێتە ئیسرائیل ناچێتە ژێرباری ئەوەی کەوا جەنگی لوبنان بوەستێنێ ئەمەش ئیحراجێکی گەورەی بۆ ئێرانیەکان دروست کردووە کە ئەو جەنگە لە پێناوی ئێران و لە چوارچەوەی جەنگە گشتیەکە ئیقلیمیەکە حیزبوڵات جەنگی بەرپا کردوێتەوە جارێکی کە لە بەرامبەر ئیسرائیلە و ئێستا ئێران چێتە ناو هودنەیەکەوە و لەم لاشەوە حیزبوڵات هەر لە بەردەم زەبرەکانی ئیسرائیل دەستی کراوە بێ لە بەردەم حیزبوڵات و لە بەردەم لوبنانە ئەمە بۆ خۆی بۆ ئێرانیش باش نییە و بە تایبەتیش ئێران ئیشێکی زۆری بە حەلیفەکانی خۆی هەیە و بە تایبەتی هێزێکی وەکو حیزبوڵات کەم نییە وەکو کارت بەدەستیەوەیەتی کە هەمیشە ئەوە یەکێک لە یعنی دوو لایەن دوو ئامڕاز بەدەستی ئێرانەوەکو نەوەوی ئێران پێناسە ئەکرێ یەکێکیان حیزبوڵایە و ئەوی تریان گەروی هورمزە ئەم دوانە بەدەستی ئێرانەوەی ئێستا کارتی فشارە لەسەر ئەمریکا و لەسەر ئیسرائیلیش ئێستا دەستبەرداری حیزبوڵات بێ بەو شێوەیە ئیسرائیلەکان شەڕ لە بەرامبەریا ڕانەگرن ئەمە بۆ ئایندەی ئەو هاوپەیمانەتیەی ئێران لەگەڵ وەکیلەکانی یا بڵێن لەگەڵ نوێنەرەکانی و لەگەڵ ئەو جەبهەی کە خۆی ناوی ناوە جەبهەی مقاومە باش ناکەوێتەوە لەم سەریشەوە خۆ گەروی هورمزیش هەر لە دانوستانەکان ئەبێ بگەنە حەلێک چونکە ئەمریکاش بەوە ڕازی نابێ گەروی هورمز هەر لە دەستی ئێرانیەکان نابێ و ڕسومات و باج و ئەوانە لە پاپۆڕەکان لەوانەیە گەروی هورمز بەشێک بێ لە مفاوەزاتەکە نوقتەی سەرەکی بێ و بگەنە دەرەنجامیش چونکە گەروی هورمز کاک حەکیم لە ینی ئێسا ئەمریکاش ئەمە بە جۆرە لە جۆرەکان شکستێکە بۆ ئەمریکاش
ئێستا زۆربەی عنی خاڵەکە چڕ کراوەتەوە زوومەکە چڕ کراوەتەوە لەسەر گەروی هورمز و ئەمریکا پێداگیریەکەی و زیاتر شەڕەکەی لەم دانوستانانەوە لە پێش دانوستانەکەش لەسەر گەروی هورمز بووە لە کاتێکە ئەمە لە ئارادا نەبوو چونکە پێش ئەم جەنگە گەروی هورمز خۆی ئازاد بوو هەموو کەشتیەکان پێ هاتوچۆیان نەکرد و جەوێکی سەقامگیری هەبوو لە جەنگەکە ئەمەی ئێستا دروست بووە ئێستا ئەمریکا ئەوێ گەروی هورمز بگەڕێتەوە پێش جەنگەکانی هیچ خواستە ئەساسیەکانی کە بریتی بوو لە گۆڕینی ڕژێم و کۆتایهێنان بە پرۆژەی نەوەوی و هەموو ئەو شتانەی تەحالوفاتی ئێران لەگەڵ دەرەوە یعنی ئەمەش بۆ خۆی ئێمە بە شکستێکی تری ئەمریکی داهێنین کە ئێستا ئێران لەم مووقعی ئێستاە باز لە لوبنانەکە و لوبنانی کردو بە مەرج خۆی ئەسڵەن یەکێ لە مەرجەکانی ئەمریکا ئەوە بووکەوە ئێران دەستبەرداری هەموو ئەو میلیشیا و ئەو هێز و گروپانە لە دەرەوەی سنوورەکانی خۆی ببێ ئەنی ئێستا ئێران نەک هەر دەستبەرداری نەبووە بەڵکو لەم فازاتەکانە کردوێتی بەمەرج لەسەر ئەمریکا کە بێ ئیسرائیل پرۆسە جەنگیەکانی خۆی لە بەرامبەر حیزبوڵا ڕابگرێت ئەمەش بۆ خۆی دژی ئەو خواستە ئەمریکی و ئیسرائیلیەیە کە ئەوێ یەکێک لە ئامانجەکانی جەنگەکەیە کە ئێران لەگەڵ ئەتۆم و لەگەڵ پرۆسە ئەتۆمیەکەی ئێران پرۆژە ئەتۆمیەکەی ئێرانە تەداخلاتی خارجیشی ڕابگرێەوە بە تایبەتی تەمویلی ئەو گروپانەی کەوا بە گروپی مقاومە ناسراون و لە سەروی هەمویانەوە گەورەترین هێزی ئەنا ئەو گروپەش حیزبوڵایە دەکەچی ئەسابینین هەر لە ناو مفاوەزەتەکانە ئێران داکۆکێکی زۆر لە لوبنان و لە بابەتی حیزبوڵاکە ئەمە بۆ خۆی فەشەلێکە لە فەشەلەکانی ئەو ئامانجانەی کەەوە ئەمریکایی بوو لە جەنگەکە باشە بەس مامۆستا کامیل پێ دوایە ئێران ئێستا بڵین کە بردومانی حیزبوڵا هەیە ئەوەی کە ئیسرائیل دەکا بەشێکی بۆ ئحراجکردنی ئێرانە یاخود وەکو کارتێک دژی ئێران لە گفتوگۆ بەکاری دێنن یاخود پێوەستە بەوەی کە ئیسرائیل لەو جەنگە لە ڕووی استراتیجیەوە ئامانجە سیاسەکانی شکستیێنە بۆ قەرەبووکردنەوەی ئەو دۆخە ناوخۆیی کە تێیدایە کە ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل ڕخنی دەگرێ و هێرشانە دەکات طبعا ئێستا لەسەر عادەتە لەسەر مێزی گفتوگۆی و دانوستانی ئەم جۆرە حاڵەتە جەنگیانەی کە ڕوویداوە لە دوای و گاگربڕی هەر جەنگیەک هێزە لە ناکۆکەکان دێنە سەر مێزی گفتوگۆ کۆمەڵێک کارتی ئەمنی و سەربازی و سیاسی وەکو فشارەگرن بەدەستیانەوە بۆ ئەوەی لایەنی بەرامبەری پێ بێنە ژێر باری ئەو مەرجانەی خۆیان یا ئەو ئامانجانەی خۆیان ئێستا بۆ نمونە ئەمریکا ئەمڕۆ لە ئەمڕۆیە جۆرێک لە ئیسیفزازی سوپای پاسداران لە گەروی هورمزە هەندێک کەشتی جەنگی خۆی نزیکە کاتەوە لە گەروەکە و حتا ئیدعایەوەیە کاکەواتوانیانە بە گەرۆکەشا تێپەڕن ئەمانە بۆ خۆی ئێرانیش لەو سەرواڵێ بە هیچ شێوەیە ئێمە نەمان هێشتۆ ئەوە بکرێەوە گەروی هورمز بەدەستی ئێمەوەیە و هەتاوەکو نەگەینە سیغەی کۆتایی ئێمە ئەوە یەکلا ناکەینەوە بە تایبەتی لەم پرۆسەیە ئەبێت جەنگی لوبنان ڕابگیرێ ئەو جەنگی لوبنانش لە ڕووەکەی ترەوە بەدەستی ئیسرائیل و ئەمریکاوەیە ئێستا وەکو کارتی فشار بۆ سەر ئێران بەڵام ئێرانیش دەستی خاڵی نییە هەردوو لایەن کارتی فشاریان بەدەستەوەیە لە مفاوەزاتە کارتەکە سیاسی بێ ئابووری بێ یاخود عسکەری بێ ئەوە تا ئەمریکا بەدەستیەوەیەتی ئێرانیش بەدەستیەوەیەتی و هەردوو لاش لە ماوەی ئەم چەند سەعاتەی ئایندەیە ئەبێ بگەنە سیغەیەک بە تایبەتی سیغەیەک زەمینە بسازێنێ بۆ ئەوەی هەندێک لە خاڵەکانی هەردوو لا بەیەک بگەێن و خاڵی هاوبەشی نێوانیان کۆکەرەوەی ئەو سیغەیە بێکەوە لە ئایندەیە ئەبێتە ڕاگەیەندراوی ڕسمی ئەم دانوستانە ئەگەر بگەنە نەتیجەیەک تەبعاً بەڵێ پێ دوایە ئێران دەستبەرداری حیزبوڵا نابێ وەکو ینی بازەوەکە بەشێک لە ئاسایشینەتەوەی خۆی دەزانێ وە بامان شێوە پیشەسازی چەکی بۆ گواستۆتەوە بڵین لەناو هەموو گروپەکان زیاتر گرنگی دراوە بە حیزبوڵا فمن ئێران ناتوانێت بە ئاسانی دەستبەرداری حیزبوڵا بێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنی قەومی خۆیەوە و لە ڕووی ئەخلاقیەوە ناتوانێت دەستبەرداری حیزبوڵا بێەوە بە تایبەتیش حیزبوڵا وەرەقەیەکی زۆر گرنگە بەدەست ئێرانەوە و بەدەست جەبهەی ئێرانیەوە و حیزبوڵا ئەتوانین بڵێن حیزبوڵا جەبهەی دووەمی ئێرانە ئێرانە گەر جەبهەیەکەمەکە بێ حیزبوڵا لەسەر ئاستە دەرەکیەکە قیادەی هەموو بەرەی مقاومەی ناوچەکەیەکە یعنی قیادەی هەموو ئەو گروپانەی کەوا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە سەر بە ئێرانن و یاخود تەوجیهات لە ئێرانەوە وەرەگرن
سرە گەورەکەیان لەسەر ئاستە دەرەکیەکە حیزب اللهە و نزیکترین گروپێک لە گروپەکانی ئەوەی پێ ئێران پێ ئەڵێ مقاومە لە ئێرانەوە بریتە لە حیزب الله دەستبەرداربوون لە حیزب الله دەستبەرداربوونە لە ئامرازێکی گەورەی پاراستنی ئەمنی قەومی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران خۆی. بەڵێ بەس سەبارەت بە جۆری وەفدەکان کاریگەری بە لەسەر دانوستان ئەمجار لەسەر ئاسی باڵاترە جێگیری سەرۆکی ئەمریکا سەرۆکی پەرلەمانی ئێران کە باز دەکەی پەیوەندێکی زۆر پتەوی لەگەڵ موجتەبا خامنەیی هەیە کاریگەری زۆری هەیە جۆری وەفدەکان ئایا کاریگەری دەبێت بەراورد بە ڕابردوو؟ بێگومان لە ڕابردووە ئەوەی گوێبیستی بووین ئێرانیەکان تا ئەندازەیەک مرتاح بوون بە ئەو جێگیری سەرۆکی ئەمریکایە کە ئەو لایەنی نوێنەرایەتی لایەنی ئەمریکی بکاوە خواستی خۆیان بوو لە سەرەتاوە کە ئامادەن لەگەڵ ئەوە گفتوگۆ بکەن و دوانەکەی تریشکاوە بە تایبەتی وەفدی ئەمریکی و ئێرانی وەفدەکەن ینی پێم وایە هەردوو لا زۆر بە گرنگی ئەم پرۆسەیان گرتووە با ئەگەر پرۆسەکەیش ینی لەرزۆک بێ تەکتیکی بێ ینی زمینەی بۆ نەسازیە بێ کە بە تەواوی بە هەردوو لا بگەنە دەرەنجامێک بەڵام لەگەڵ ئەوەیش هەردوو لا بایەخێکی زۆریان پیاوە ینی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان بە تایبەتی باز لەوەکەن وەفدی ئێرانی لە 70 تا 80 کەسن کە لەوێن ئەو دوو کەسە سەرپەرشتیەکە قالیباف و عراقچی و وەفدی ئەمریکی زیاد لە 300 کەس ئەندامەکانی کە ئیتر هەمووی لیجانی ئەمنیە لیجانی فەنیە لیجانی سیاسیە لیجانی اقتصادیە بۆ ئەوەی دوای ئەوەی کەوا گەیشتنە سیغەیەک ئەم لیجانانە یەکسەر دەست بەکار بن بۆ ئەوەی ڕێکەوتنامەکە بخەنە بواری پراکتیک و بواری عملیەوە ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کەوا ئەیانەوێ شتێک بکەنەوە لەوانەیە هەریەکە بەوی قەنەعەتی وابێ کە لایەنەکەی تر دێتە ژێرباری ئەوەی کەوا سازش بکە و لە دوا جاریشام پێم وایە ئەبێ هەردوو لایەن سازش بۆ یەکتر بکەن و هیچ لایەکیان پێداگری نەکا لەسەر ئەوەی تەواوی خاڵەکانی ئەو جێبەجێ بکرێ بەڵکو خاڵێک لەم و خاڵێک لەو ئەیانگەێنێتە نەتیجە نەگەوەی کەوا ئێران بڵێ من دە خاڵم هەیە هەر دە خاڵەکەیم ئەبێ بۆ جێبەجێ بکرێ ئەمریکا ئەوێ 15 خاڵی هەیە و بە تایبەتی ئەوەی زۆر حساسە ئەوەی ئەمریکا شەڕەکەی لە پێناوە هەڵگیرسانوە بریتە لە بابەتی دۆسیەی ئەتۆمی ئێران یۆرانیۆم و پیتاندنی یۆرانیۆم کە ئێستا ئەوەی پیتێنراوە لە ژێرخاکایە و لە ناو دار و پەردووی ئەو شوێنانایە کە ئەمریکیەکان خۆیان ئەڵێن وێران کراوەوە بەڵام ماوەتەوە ئێمە ئەمانەوێ ئەوانەمان دەستکەوێ و لایەنی ئێرانیشەوە ئەوانیش داوای زەمانەتێکەکەن داوای متمانەیەکەکەن و داوای ئەوە ئەکەن وەکو نیازپاچیەک ئەمریکیەکان دەستبەرداری هەموو تەجمیدکردنی هەموو ئەو پارەی ئێران کە لە ماوەی ڕابردووە دەستیان بەسەراگرتووە لە بانقەکانی ئەمریکا دەستبەرداری ئەوە ببن و حتا دەستبەرداری ئەو هەڵوەشانەوەی ئەو هەموو بڕیاری ئابڵ و قەوسزایی کەوا ئێرانی گەمارۆ داوای گەمارۆیەکی ئابووری هەموو ئەمانە بەشێکن لە ئەجێندای هەردوو لاکە ئەم لا داوای کۆمەڵ امتیازاتەکەەوە بە تایبەتی ئێرانیەکانیش ئەگەر بچنە ژێرباری کۆمەڵێ نقطەی حساسی ئەمریکی لەوانە بابەتی ئەتۆم و ئەوانە ئەبێ لە بەرامبەریشە ئێران چەند خاڵێک بەدەست بێنێ کە ڕەفاهێتی تیابێ بۆ گەلەکەی خۆی چونکە گەلی ئێرانی لەم جەنگەیە پشتی دەسەڵاتەکەیان کرد و لە پشتەوە دامێکی باشی دەسەڵاتی ئێرانیان کرد و ئێران ئەگەر بچێتە ژێرباری هەموو خواستەکانی ئەمریکا و هیچ خاڵێکی تیان نەبێت کە لە بەرژەوەندی بە تایبەتی گەلانی ئێران هەبێت کە ئێستا وەزعی ئابووری ئێران و وەزعی ئەو دۆخەی خەڵکی ئێرانی تیاژی لە ڕووی ئابووریەوە ساڵانێکە نەک هەر ئەمە لە ماوەی ئەم جەنگا چەندین ساڵە دۆخێکی خراپی ئابووری هەیە لەسەر ئاستی ژیانی خەڵکەکەی ئەگەر ئەم هودنەیە و ئەم دانوستان و مفاوەزاتە بگاتە ئەوەی کەوا ئێرانیەکان دەستبەرداری کۆمەڵی خاڵی استراتیژیش تەنانەت ببن بەڵام لە بەرامبەرە کۆمەڵی خاڵی تیابێ بۆ بەرژەوەندی و بۆ ژیانی خەڵکەکەی پێم وایە جۆرێک لە مەترسی ڕووناکاتە ئایندەی سیاسی جمهوری ئیسلامی چونکە ئەگەر بچنە ژێرباری خواستەکانی ئەمریکا پێم وایە ئەگەر لە جەنگەکە خەڵکی ئێران لە پشتی ئێرانیەکانەوە بوون لە پشتی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێرانەوە بووە لە دوای ئەو چوونە ژێرباری ئەو مەرجانەی کە ئەمریکا ئیدعایەکە و هەمیشە پێداگری لەسەرەکە پێم وایە شەقامی ئێرانی و ئاستە جەماوەریەکەی ئێران تەقبولی ئەوە ناکەن و قبولیشی ناکەن لە ڕژێمەکەی خۆیان کە دوای ئەو هەموو تەسحیەدانە
بشنە ژێرباری ئەو مەرجانەی کە ئەمریکا ئەوێ تەسلیمکردنی یۆرانیۆم و دەستبەرداربوونی جەبهەی مقاومە و هەموو ئەوانەی کەوا ئەمریکیەکان داوایەکەن یا ئەترافکردن بە ئیسرائیل یا سازش و دانوستانێکی مباشر لەگەڵ ئیسرائیلە. بەڵێ بەس سەبارەت بە ڕۆڵی ئیسرائیل پێ وایە ئیسرائیل هەم نیگەران بوو لەوەی کە ترامپ تاگلایانە بڵێن جەنگی کۆتایی پێێنە، هەم پێ وایە نیگەرانیشە لە ڕۆڵی پاکستان وەکو نێوەندگیر قسە زۆرەیە لەسەر ڕۆڵی پاکستانەوە نیگەرانی ئیسرائیل لە هەردووکیان هەر بڵێن نیگەران بوو ئەوەی کە ڕوویدا. ئەسڵن ئیسرائیل خۆی هەر لە پاکستان نیگەرانە. پاکستان یەکێکە لە وڵاتانەی کە توندە بەرامبەر بە ئیسرائیل و سیاسەتی ئیسرائیل و دان بە ئیسرائیلی شانانی، بەڵام لە بەرامبەر ئەمریکایە ئیسرائیلی چی پێ ناکرێت، هیچ هەڵوێستێکی ئاشکراشی بەرامبەر بە ئیدارەی ئەمریکی پێ نانوێنرێ، بەڵام لەگەڵەوەشا نیگەرانە و هەموو هەوڵێکیشی دابوو کەوا ئەو دەرەنجامی ئەو هودنەیە و ئەو دانوستان و شەڕە ڕانەگیرێ، بەڵام لەگەڵەوەیە ئەمریکیەکان لە پێناوی بەرژەوەندی خۆیانە، چونکە جەنگەکە گەیشتە ئاسیا کە پێویستی بەوە کرد بەلای کەمەوە پشوویەک بدەن، ئەوراقی خۆیان ڕێک بخەنەوە جارێکی کە تەرتیباتی ناو وەزعی خۆیان بکەن ئەم جەنگە ڕابگیرێ و ئەم جەنگە ڕاگررتنی هەتاهەتایی ئیسرائیل لە بەرژەوەندی خۆی نابینێتەوە. بە تاکید دژی مبادرەکەی پاکستانە، دژی دانوستانەکانی ئیدارەی ئەمریکیە لەگەڵ ئێرانە و تەمەنای ئەوەیە کا کەسەر نەگرێت. بەڵێ بەس وەکو داهاتوو ئیسرائیل چۆن دەبینی کە بڵێن لە 7 ئۆکتۆبەر بڵێن حەماس شکۆیشکاند، لەم جەنگە سەرکەوتونە بوو جۆرێک لە شکانی ستراتیجی هەبوو کە نایتوانی ئامانجەکانی بەرەزبێنێ لەسەر ئاستی ڕایگشتی گیانی دەوڵەتەکە وەکو خەڵکێکی زۆر بڵێن لە وڵاتانی دەرەوەش وەکو دەوڵەتێکی جینۆسایت کردەی بینین، داهاتوەکەی چۆن دەبێ و ئەو بەرەکانی شەرشی لە غەزە لە لوبنان لەگەڵ ئێران لە حوسیەکان بۆ یەکلا نەکراوەتەوە؟ بێگومان ئیسرائیل ئایندەی ئیسرائیل لەم ناوچەیە بەندە بە ئاستی دامی ئەمریکی و ئەوروپی بۆ ئەو قوارەیە، ئەمە شتێکی حاشا هەڵ نەگرە و ئایندەی ئەم هەژمونی ئەم قوارەیەش لەسەر دەوڵەتەکانی ناوچەکە و ئەو ئامانجانەی کە ئیسرائیل هەیەی لەوەی هەموو دەوڵەتەکانی ناوچەکە بخاتە ژێر ویستی خۆیەوە لە ڕێگەی تەطبیع و لە ڕێگەی دینی ئیبراهیمی و ئەو پرۆژانەی کە خۆی هەیەی، ینی ئیسرائیل قوارەیەکی هەژمونگەرە، ئێوێ هەژمونی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەبێ، لە مقابلیشە ئێرانیش هەمان پرۆژەی هەژمونگەری هەیە کە ئێوێ ئەویش هەژمونی هەبێ لە ناوچەکەیە و ئەوەی لەوانەیە ئەگەر بێتە سەرباری ئەوەی کە بەراوردی بکەین لە نێوان ئەم دوو هەژمونە، ئێران مافی خۆیەتی دەوڵەتێکە ارتباطێکی سەقافی دینی تاریخی لەگەڵ هەموو وڵاتانی ناوچەکە هەیە و لە ناو منزومەیەکی ژیاری هەیە لە هەزاران ساڵە، بەڵام ئیسرائیل قوارەیەکی دروست کراوە، ئیسرائیل قوارەیەکە ئەوە سەدەیەکە دروست بووە و دروست کراوە لەم ناوچەیەوە، مافی ئەوەی نییە هەژمونی هەبێ لەسەر تەواوی هەموو گەلان و دەسەڵاتەکان، بەڵام لەگەڵ لە بەهۆی ئەو داعمەی ئەمریکی و ڕۆژئاوایەوە بۆ ئیسرائیل و لاوازی وڵاتانی ناوچەکە ئێستا بینین کە هەژمونی ئیسرائیلی بەسەر دەوڵەتەکانی ناوچەکە زۆر ینی لە ئاسیا و قوارەیە زیاترە کە قوارەیەکی بچووکە، بەڵام لەگەڵ ئەوەشە بڵێن ئایندەی ئەم قوارەیە بەرەوکی ئەڕوا لەبەر ڕۆشنایی ئەم جەنگەی کە ئێستا ڕوویداوە و مفاوەزاتی لە پێناوی ڕاگررتنی ئاکرێ، ئەمە ئەمێنێتەوە سەر دوا دەرەنجامەکانی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران تا چەندە ئەو مەرجانەی ئەمریکا و ئیسرائیلی قبوڵە، تەڵان ئەو مەرجانەی ئەمریکا بە شێرە زۆری لە بۆ بەرژەوەندەکانی ئیسرائیلە، بۆ پاراستنی ئەمنی قەومی ئیسرائیلە کە بریتیە بابەتی نەوەوی و یۆرانیۆم و بابەتی ئەو جەبهەی مقاومە و دەستبەرداربوونی ئێران لەو هێزانەی کە لە ناوچەکەیە هەیە، هەر هەمووی بۆ ئەوەیەکەوە ئیسرائیل پارێزراو بێ. ئێران تا چەندە چێتە ژێرباری ئەو مەرجانەی ئەمریکاوە، چەندێکی پێ قبوڵەکەوە، چەندێکیشی ئەمێنێتەوە، ئایندەی سیاسی ئیسرائیل ڕەبتە بەوەوە.
ئەگەر ئێران بچێتە ژێرباری مەرجەکانی ئەمریکاوە دیارەوە تەسلیم بووە و ئەوە لە بەرژەوەندی ئیسرائیلە و ئەگەر ئێرانیش بتوانێت ئەوراقی خۆی بەدەستی خۆیەوە بێ کارتی فشاری هەبێ و لەلایەکی تریشەوە ئەمریکا لەو سەرەوە توانای لە بەرژەوەندی نەبێت جارێکی کە جەنگ دەست پێ بکاتەوە لەو نێوەندەدا بگەنە حەلێکی وەسەط و سازش بکەن لە نێوان یەکترا ئەمە لەوانەیە لە بەرژەوەندی هەموو لایەک بێت تەنها لە بەرژەوەندی ئیسرائیل نییە. بەڵێ بەزۆکو داهاتوەکەی بڵێن دەوڵەتێکی نامۆیە بە ناوچەکە یاخۆ بڵێن قەوارەیەکی نامۆیە بە ناوچەکە قوڵای استراتیژی نیە لە بۆ داهاتوو لە ناوچەکە چەندە بەڕێز باسی ئاسایکردنەوەی پەیوەندی لەگەڵ وڵاتانی عەرەبی ڕێکەوتنی ئیبراهیمی هەبوو پشتیوانی ئەمریکا هەبوو. طبعا ئێستا لە ناوچەکە ئەوەی کە دەوڵەتێک هەبێت دەوڵەتی کاریگەر بێ ئەوەی دەوڵەتی مؤثیر بێ خاوەنی قسە بێ و خاوەنی جۆرێک لە فشار و علاقات و دیبلۆماسیەت بێ لەسەر ئاستە ئیقلیمیەکە و لەسەر ئاستە دەرەکیەکە بریتە لە چەند دەوڵەتێکی مەحدود بە دەرەجە یەکەم ئێران یەکێک بووە لەو دەوڵەتانە کە دەوڵەتی کاریگەرە و خاوەنی نفوزە لە ناوچەکەیەوە نفوزەکەی ئیسرائیلی ئەحراج کردو ئەمریکای ئەحراج کردو ئەم شەڕێکی لێکەوتوەتەوە پاشانیش تورکیایە لە ناوچەکە کە دەوڵەتێکی کاریگەرە و دەوڵەتێکی ئەندامی حلفی ناتۆیە و بەشێکە لە منزومەیەکی بەشە ئەوروپیەکەی ئەوە کاریگەرێکی بەسەر بەشە ئەوروپیەکەی ئیتیحادی ئەوروپی و حتا ئەوانەشەوە هەیە و علاقاتێکی دیبلۆماسی بەقوەتی لە ناوچەکە هەیە و هەر لە ناو دنیای عەرەبیشە سعودیەش بۆ خۆی خەریکە دێتە پێشەوە و پاکستان ئەمانە دەوڵەتی کاریگەرن تا ئەندازەیەک بە شێوەی ڕێژەی خۆیان ئەمانە لە سەروبەندی ئەوان کە دوای ئەم جەنگە بیر لەوە بکەنەوە کە بۆ خۆیان ئەوانیش جۆرێک وەکو ناتۆ هێزێکی هاوپەیمانێکی عسکەری و ئەمنی و ئەوانە بۆ خۆیان دروستکەن و خۆیان سەرپەرشتی ئاسایشی ناوچەکە بکەن بە تەنسیق حتا لەگەڵ ئێرانیشە ئەم ئێرانە بە یاخود ئێرانی ئایندە ئەگەر هەر ئەم ئێرانش هەر ئێرانێک بێت ئەمان پیان وایە ئێران دەوڵەتێکی کاریگەرە ڕژێم بمێنێتەوە نەمێنێتەوە ئێران لە ڕووی جغرافیای سیاسیەوە لە ڕووی مێژوو تاریخی حەزاری خۆیەوە دەوڵەتێکی کاریگەرە بەوەی کەوا هەمیشە بە درێژایی مێژوو ڕقم بووە لە ناوچەکە ئەمانە کۆمەڵێک دەوڵەتن کۆمەڵێ ژمارن لە ناوچەکەیە بیر لەوە ئەکەنەوە خەریکە بەوادیریەوە دەرکەوتووە ئێسا گفتوگۆکانی نێوان تورکیا و سعودیە و پاکستان بەرەوە و ئاراستەیە ئەڕواکە لە ئایندە بیر لا جۆرێک لە هاوپەیمانەتی بکەنەوە کە ئەوە لە بەرژەوەندی گەلانی ناوچەکەیە و ئەگەر بە تایبەتیش ئێرانیش لە منتیقەکەیە بەو شێوازە لەم جەنگە دەربازی ببێ و احتیفاظ بە هەندێک لە مەکسەبەکانی خۆیەوە بکە لەوانەیە ئێرانیش بچێتە ناو ئەو هاوپەیمانەتیەوە جۆرێک لە هاوپەیمانەتیەک دروست ببێت کە لە بەرژەوەندی گەلانی ناوچەکە بێ. باشە ماوەستە چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە تاکزەمسەری ئەمریکا بڵێن لەم جەنگە ئەو هەژمونەی کە ئەمریکا هەی بوو ڕوبەڕوویشکان بۆ یاخود ئیسرائیل کە پێیان وا بە هەرچی بیانەوێت دەیکەن یاخود لەمە دوا پشت بەستنی وڵاتان بە ئەمریکا هەیمەنەی ئەمریکا چی بەسەردێ؟ بێگومان ئیسرائیل لە غیابی قووەت و هێز و ئیرادەی ڕژێمەکانی ئەم ناوچەیە توانیوێتی لە ڕابردوو لە ئێستاژە هەرچی بێوێ بیکات ئەگەر وڵاتانی ناوچەکە جۆرێک لە هاوپەیمانەتی جۆرێک لە گفتوگۆ جۆرێک لە پلان و پلان ڕێژی لە نێوانیاندا هەبێ بێگومان نە ئیسرائیل و نە ئەمریکاش ناتوانن بە ئارزوی خۆیان بەم شێوازە جەنگ هەڵبگیرسێن و جەنگ ڕابگرن و وڵاتان وێران بکەن و باس لەوە بکەن کەوا حەزارەت و مێژووی وڵاتێک ئەسڕنەوە وەک لەم ئەخیرا ترامپ باسی لەوە کردکەوە شارستانیەتی ئێرانی هەر هەمووی ئەسڕمەوە خۆ شارستانیەتی ئێرانی تەنها ڕژێمەکە نییە شارستانیەت هەمومان نەزانین مەفهومی حەزارە و شارستانیەت ئەوەیە کە تەواوی ئەبعادەکانی ژیانی خەڵکی گەلانی ئەم ناوچەیە حتا کوردیش بەشێک لە ڕابردووە بەشێک بووە لە شارستانیەتی ئێرانی خۆ شارستانیەتی ئێرانی شارستانیەتی فارسی نییە شارستانیەتێکی گەورە و زەبەلاحە فەرهەنگە هونەرە فەلسەفەیە فیکرە ئەمجا سیاسەتە دەی ترامپ بەم هەموو ئەمجەهێت و بەم هەموو یعنی بەربەریەتەی خۆیەوە بە زۆر بێ باکانە باسی لەوە
ئەوە کرد کە کۆتایی بە شارستانێتێکە یانم کە ئەمە بەڕاستی هەڕەشەیەکی تازەیە توانین بڵێن هەڕەشەیەکی فیرعەونانە و قیزەونانەیە کە تا ئێستا هیچ دەسەڵاتێک نە هیتلەر نە هیچ دەسەڵاتێکی تاغوتی لەم منتیقەیە و لەسەر ئاستی دنیا نەیکردووە بڵێ بە تەواوی کیانێکی حەزاری ئەسرمەوە بە هەموو ئەبعادەکانیەوە. بەڵێ وەکوش شکۆی ئەمریکا وەکو زلهێز ڕوبەڕووی تێکشکان بۆ بۆ نمونە هەرچی ئەمریکا و بیەوێ جێبەجێ بکە ینی لە ڤەنزوێلا سەرکە و دویستیەوەش لە ئێران تاقی بکاتەوە. طبعا ئەمریکا بەڕاستی بەهۆی ئیسرائیلەوە لەسەر ئاستی جیهان هەرچی کێشەی ئەمریکا هەیە بەهۆی ئیسرائیلەوەیە. ئیسرائیل دەوڵەتێکە دەوڵەتێکی بێزرا دەوڵەت ئەمە ئەگەر بشێ نایبینەی دەوڵەت قوارەیەکە دەوڵەت دروست کراوە بە دەوڵەت قوارەیەکە هەرچی کێشەکانی ئەمریکا و تەنانەت غەربە هەرچی سیراع و ململانێ لە نێوان شەرق و غەربا هەیە لە نێوان ئیسلام و غەربا هەیە لە نێوان مسلمانان و ئەمریکا هەیە لە نێوان ئەو دوو مەنزومە حەزاریە هەیە بەهۆی ئیسرائیلەوەیە جینا لە هەردوو لا ئەسڵەن لە هەردوو لا حەزارەتی غەربی و حەزارەتی ئیسلامی و حەزارەتەکانی ناوچەی ئیسلامی بەگشتی حتا غێرە ئیسلامیش بەشی ئەوەیان تایە کە لەسەر ئەساسی گفتوگۆ و حیوار و دیالۆگ بگەنە دەرەنجامی حەزاری ئەمەی کە ئێستا ئەمریکا و غەرب ئەیانەوێ و بەتایبەتیش ئەمریکا غەرب خەریکە بەخۆی هاچێتەوە غەرب مەبەستم ئەوروپایە يعني ئەوەی کە ئەمریکایکە ئەمە شەڕێکی حەزاری نییە ئەسڵەن کیانێک دەوڵەتێک ئەگەر زلهێز بێ و هەژمونی بەسەر هەموو دنیا هەبێ ئەبێ دەوڵەتێکی حەزاری بێ ئەبێ ململانێ و سیراعەکەیشی لەسەر ئەساسێکی حەزاری بێ لەسەر ئامرازەکانی بۆ شکست پێهێنانی لایەنی بەرامبەر ئامرازی حەزاری بن دەی ئەبێ ئێمە تەماشا بکەین ئەمریکا هیچ نە ئامرازی حەزاریە نە ئامانجی حەزاریە نە خیتابی حەزاریە خیتابێکی بەربەریە ئەو خیتابەیە کە حەزارەتی ئینکا و حەزارەتی مایا و ئەو حەزارەتانەی لە ئەمریکا چەندین حەزارەتیان لەناو بردووە ئەوانە یعنی نامۆژ نییە ئێستا ئەمریکا باز لەوە بکا بڵێ فڵان حەزارەت دەسڕمەوە ئەوان لە ڕابردووە بە شێوەیەکی زۆر درڕندانە کۆمەڵی حەزارەتیان لەناو کیشوەری ئەمریکا سڕیوەتەوە کە حەزارەتی هیندیە سوورەکان و حەزارەتی مایا و ئینکا و کۆمەڵی حەزارەتی تر کە لە ئەمریکای لاتین و لە کیشوەری ئەمریکا هەبووە بۆیە بەڕاستی ئەمەی کە ئێستا ئەمریکا دەستی داوەتیە لە قیمەی هێزایە و لە قیمەی هێزیشە گەیشتۆتە قیمەی درڕندایەتی وە کاتی ئەوەی هاتووە بەرەو خوارەوە بە پێی سنەتی ژیان و سنەتی مێژوو حتمیەتی مێژوو کە مێژونووسەکان و فەیلسوفەکانی مێژووی ابن خەلدون و توینبی و ئەوانە باسی ئەکەن ئەم جۆرە هێزانە کە گەیشتنە و حەدە وردە بەرەو خوارەوە دێنەوە ئایا بەڵام بە چ هۆکارێ بەرەو خوارەوە دێنەوە دیارە هۆکارەکانی تایپی ترامپیزم و ئەمانە ترامپ دروستە بێ وەکو چۆن لە ڕابردووە خۆ گۆرباشۆف لە ئیتحادی سۆڤێتیا دروست بوو خەتای گۆرباشۆف هیچ نەبوو کە وای ئیتحادی سۆڤێتی هەڵوەشایەوە بەڵکو گۆرباشۆف ویستی چاکی کا بەڵام ئەوەنە خراپ بوو لەگەڵ دەستی یایە خراپتر بوو هەڵوەشایەوە ئێستاش ئەمریکا ترامپ هەر خراپی کردو ئەسڵەن منزومەکەی خراپ کردووە بۆیە چاوەڕێەکرێ بەم شێوەیە نەمێنێتەوە لە لەحزەیەکی مێژوویە گۆڕانکاری گەورە لە ئاستی کیشوەری ئەمریکا ڕووبات. باشە وەکو دو پرسیاریش بە پوختی بێ سوپاس دەکەم بەرز باست کە ئێستا بسران بەس بۆ قۆناغی ئاگربەستەکە ئەوەیە کە شەڕی لوبنان ڕاویگیرێ گەری هورموز بکرێتەوە بەڵام بڵێن دۆسی موشک هەیە ئەتۆم هەیە وە لەلایەن ئێران داوای قەرەبووکردنەوە هەیە ئازادکردنی پارە بلۆکراوەکانی هەیە دووبارە نەبوونەوەی شەڕ هەیە دەگەینە ئەوەی کە ڕێکەوتنێک بکرێت بۆ قۆناغی داهاتوو من پێم وایە هەندێک لەو مەرجانەی سەم بەسەلەن باسی قەرەبووکردنەوە ئەکرێ قەت ناچێت عەقڵەوە کە ئەمریکا بچێتە ژێرباریەوە قەرەبووی زیانەکانی ئێران بکاتەوە ئەوە یعنی ئەو کاتە خۆی بەرپرسیارەکە لە هەڵگیرسانی جەنگەکەەوە چێتە ژێرباری مەسئولێتی ئەو جەنگەوە دێ ئەمەش ئەمریکا ئەوە ناکات پێم وایە بەشێک لەو خاڵانەی کە ئێران داوایەکە تەنها ئەوەیە کاڵێ داوای زۆر بکە بۆی کەمێکی بەدەست بێنی خاڵە جەوهەریەکانی ئێران و لە لای ئەمریکیەکانیش ئەم خاڵانەیە پرۆژە ئەتۆمیەکە هێزە هاوپەیمانەکانی ئێران لە ناوچەکە گەروی هورمز کە لەم شەڕا هاتە ناو باس و خواستەوە و کە ئێستا ئەتۆمی دەستی ئێرانەوە ئێستا ئەمریکیەکانی بە تەواوی نیگەران کردووە گەروی هورمزە لەم سێ خاڵا ڕێ بکەون ئەمریکی و ئێرانەکان ئەوە تەجاوزی بابەتی قەرەبوو و شتانەیەکەن و لەوە جۆرێک لە سازش لەسەر ئەمانە بکرێ و ئەگەر نەکرێ من پێم وایە جەنگەکە ئەگەر تووپڕ هەڵیش نەگیرسێتەوە
زمینەی هەڵگیرسانی هەر ئەمێنێەوە لە هەر کاتێکابێت چاوەڕێەوە بکەینکەوە جارێکی تر جەنگ لە نێوان ئەو دوو جەمسەرا هەڵگیرسێتەوە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز مامۆستا کامیل محموود نووسەر و چاودێری سیاسی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی. سوپاسیان دەبوون دەکەین مادومان کردی. سوپاس بۆی بینەرانی بڕێز، سوپاس باوکاران، خواتان لەگەڵ.